کە هەر کەسێک دەقی شەرعی بەدرۆ خستەوە پێی کافرە بێ. ئەوە ئەبێ زۆر لەوە ئاگدار بین، چونکە خوای گەورە فەرمێ ئەلەیسە فی جەهەنەمە مەثوًا للکافرین، یانە فەرمێ ومن أظلم ممن افترى على الله كذبا أو كذب بالحق لما جاءه أليس في جهنم مثوى للكافرين. ففرمي چه لو كس ظالم ترك دوزمانيك بناوي خواي پروردگار وأكا بدرو دلسا، يان أو حقيك خوان أردويت يخوارو بدروي داني وبدروي خاتوا. دوایە فەرمێ مەگەر جێگا لە جەهەنەمە شوێنێکی لێ نییە بۆ ئەوانە، معلومە ئەوانەی کاشتنە جەهەنەمە و تایە ئەمێننەوە بە نەمری ئەوانە هەر کافرەکانن. بۆ یەکەوە بخوای پەروەردگار کە ئەفەرمێ ومن أظلم ممن افترى على الله كذبا أو كذب بالحق، ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لەوە بێ نکۆڵی لە شتێک نەکا کە خوای گەورە فەرزی کردو یا لەسەر زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یا لە شەرع فەرز کراوە. هەروەها شتێک بە حەڵاڵ نەزانێ کە لە شەرعی مستەفای عەلەیهی سەڵات وسەلام بە حەرام زانراوە. خوای گەورە فەرمێ وما يجحد بآياتنا إلا الكافرون، کەس نکوڵی لە ئاەت و بەڵگە و دەلیلەکانی ئێمە و لە قورئان و ئەحکامەکەی ئێمە ناکا مەگەر کافرەکان. لەبەرەوە ئینسانە چێتە ڕیزی ئەو کافرانە، ئەگەر هاتوو ئەمەی کردجا ئایا بە نوتق کردوێتی یان بە نووسین وتوێتی بە کردارێک کردوێتی یان بە ئیما واتە ئیشارەت و ئاماژە. بۆ نمونە لە شەرعە طبعا لە کتێبی فقهاکانە شەرعناسەکانە یەکێکی وەکو ئیبن حەجەری هەیتەمی ڕەحمەتی خوای لەبێ، زانایەکی بەرزی شافعی مەذهبە، زۆر کتێبی هەیە، مەشهورە بە کتێبی تحفەی، هەروەها بە کتێبی الزواجر عن اقتراف الكبائر، بە کتێبێکی تر الإعلام بقواطع الإسلام کە هەر لەسەر کابرایەک نووسیوێتی یەکێک بە یەکێکی تری وتووە بێ مەذهب. نعوذ بالله لە کوردەواری ئێمەڵێ لە مەذهبت بم، خراپتری لێەکە ئەو جنێوەکەی چەند گەورەترەکە. ئەم ئیمامە بەڕێزە ئیبن حەجەری هەیتەمی ئەو کتێبی الإعلام بقواطع الإسلامەی لەسەر ئەوە نووسیوە کە یەکێک بە یەکێکی تری وتووە بێ مەذهب، یعنی بێ دین. ئایا بەم قسەی پێی کافرە بێ یان نە؟ بەڵێ پێی کافرە بێ، کتێبەکەی هەموو لەسەر ئەوە نووسیوە. ئەم ئیمامە بەڕێزە زۆر شتی تری طبعا هێناوەتەوە کە ئینسان بەوانە پێی کافرە بێ. یەکێک لەوانە فەرمێ ئەگەر یەکێک ئیشارەتی بۆ مسلمانێک کرد بڵێ ئەرێ کافر ببم، ئەوە داوام لێکە باوەڕ بێنم کە عیسا کوڕی خوایە، نعوذ بالله. ئەرێڵێکی بە قسەی بکەم ئەگەر کابرای مسلمان هەر سەری ڕاوەشان یعنی بەڵێ یعنی بەو یان بەو سەر ڕاوەشان نەش پێی کافرە بێت، چونکە موافقەتکردنێکە لەسەر ئەوەی کە بەڵێ بڕۆ بەو کارەی کە ئەیکا تەکذیبی بەدرۆ خستنەوەی ئەو دەقە قورئانیانەی تایە کە خوای پەروەردگار لە قورئانەکەی هەمووی باسی کردو. لەبەرەوە ئینسانە بێ زۆر ئاگادار بێ نکوڵی کردن یان بە حەڵاڵ زانین ئایا لە دڵ و دەرونیە تەکذیبی کردبێ یان تەصدیقی هەبوو بێ، هەر حکمەکە ناگۆڕێ هەر پێی کافرە بێ ئەو کەسە. ئەوەش تەفسیلێکی زۆر ئیمامی ابن تەیمیە طبعا لەو کتێبە نایابەیە ئەصارم المەسلول على شاتم الرسول، شمشێری هەڵکێشراو لەسەر ئەو کەسەی کە جنێوی بە پێغەمبەر داوە عەلەیهی سەڵات وسەلام، زۆر بە تەفسیل طبعا باسی ئەوە ئەکا. ئیمامی ابن حەجەر عسقلانی ڕەحمەتی خوای لێبێ عادەتەن کە ئەوترێ ئیمامی ابن حەجەر بە تەنیا هەرەوەندا، هەموو کەسە بێ بزانێت کە مەبەست لە ئیمامی ابن حەجەری عسقلانیە کە شەرحی کتێبی بوخاری کردووە کە ناوی فەتح الباریە.